گۆشتی قاز و قەل و کەڵەشێر و مریشک و برنج و ساوەری کوردیە. لەگەڵ ساردبوونی کەشوهەوا بەشێکی زۆر لە هاوڵاتیان خواستیان دەچێتە سەر خواردنە کوردیەکان، لەوانەش قەرەخەرمان و کفتە و ساوەر و قاز و قەل و کەڵەشێری کوردی. سەرما هاتە پێشەوە هەنێ خواردن هەیە ئیتر بەتامە بێت حەزی ئەچێتە سەری وەکو خواردنە کوردەواریەکان وەکو کەڵەشێر و قاز و قەل و ئەوانە. ئێمڕۆژ ئێمە هاتوین ئەم خواردنەمانە بژاردووە بێوە ناخۆش خواردنی کەڵەشێری کوردی. خواردنی کوردەواری بۆ نمونە گۆشتی قەل، قاس، مریشکی کوردی، با بڵێن ترخێنە، دوێینە، بەبرای خۆم لەم ئەو خواردنانی کە زیاتر کوردەواری بۆ نمونە ساوەر، قەرەخەرمان، ئەمانە لەم فەسڵا زۆر باشە ئینسان بیخوا. چێشت لێنەرێکیش وێڕای ئەوەی باس لە خواستی خەڵکی دەکات بۆ خواردنە کوردیەکان لە وەرزی سەرمادا، هاوکات باس لە لێنانی قازێکی بەتامیش دەکات. خواردنە کوردەوارەکان قەرەخەرمانە، ساوەرە، برنجی کوردیە، کەڵەشێرە، کەروێشکە، مریشکی کوردیە. ئەمانە سەرفیاتی زیاتر ئەبێت لەبەرەوەی خواستی زیاترە، هەموو کەسی ئەتوانێت دروستیکە، بەڵام ئەو دروستکردنە فەرقی هەیە. ئەبێ ئەو قازی بێنین یەکەم جار هەڵی کزێنین کە هەڵک زان هەتا تاما و چەوراویش خۆی ئەیاتەوە، ئەنجا ئەهێنی ئاوی تیەکەی بە پێی ئەو قازە چەند ئاو ئەبات، دوایی ئەخیتە سەر ئاگرێکی کز و بۆ خۆی بەشێنەی بکڵێ هەتا تاما و چێژی خۆی ئەیاتەوە. کەسانێکی زۆر هەن کاتێک کەشوهەوا سارد دەبێت مەیلیان بۆ خواردنە کوردەواریەکان دەچێت، لەوانەش خواردنی کفتە و قەرەخەرمان و ساوەر و قاز و کەڵەشێر و قەلی کوردی. دەریا کامەران، گەلی کوردستان، سلێمانی.